بیهێنە بەرچاوت پرسیارت لێ بکرێت لەسەر ئەو کەسێک کە بۆتە هۆی کوشتنی زۆرترین ژماری مرۆڤ لە مێژوودا. لەوانەیە بیر لە جەنگیزخان و هیتلەر بکەیتەوە، یان بیر لە هەر یەکێک لەو سەرکردانی جەنگ بکەیتەوە کە بە مێژووی مرۆڤایەتیدا تێپەڕیون. بەڵام من پێم وانییە تۆ خەیاڵ بکەیت کە وەڵامەکە لە ڕاستیدا زانایەکی کیمیاییە. ئەم کەسە بووە هۆی مردنی زۆرترین ژماری خەڵک لە مێژوودا. باشە ئەمە چۆن ڕوویداوە؟ لەگەڵمان بن تاوەکو کۆتایی ئەم ڤیدۆیە بە تەواوی باسی ئەم بابەتاکەین. بەڵام پێشەوەی دەست بە ڤیدۆکە بکەین، وەکو پشگیریەک بۆ ئێمە لایکی ڤیدۆکە بکەن و ئەگەر بینەرێکی نوێن سەبسکرایبی کەناڵەکە بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەت سالاک بکەن و فەرموون ئێستاش با دەست بە ڤیدۆکە بکەین. سڵاوتان لەبێت بینەرانی ئەزیز. لە ساڵی 1970 پیشەسازی ئۆتۆمبیل لە سەرەتای دەستپێکی خۆیدا بوو. لەو کاتەدا خەڵک کرانکی بەکاردێنا بۆ ئیشپێکردنی بزوێنەری ئۆتۆمبیل. کرانک چییە؟ کرانک پارچە ئاسنەیەکە لەسەر نوێرەی خۆی دادەنیشێت بۆ ئەوەی ئامێری ئۆتۆمبیلەکە دەست پێ بکات بۆ سۆڕانەوە و کارپێکردن. ئەمەمانزانی وارووا لەو ساڵەدا ئافرەتێک ئۆتۆمبیلەکەی لەسەر پردێک لێدەخۆڕی لە یەکێک لە شارەکانی ئەمریکا. ئەمە ئافرەتە لە ناکاو ئۆتۆمبیلەکەی لە ناوەڕاستی پردەکە وەستا. یەکێک لەو شۆفێرانی تێپەڕی وەستا بۆ ئەوەی یارمەتی بدە. بۆیە لە ئۆتۆمبیلەکەی دابەزی و کڕانکەکەی وەرگرت کە ئەو ئاسنەیە کە بزوێنەرەکە دەخاتە کار و دەستی کرد بە هەوڵدان بۆ ئیشپێکردنی بزوێنەری ئۆتۆمبیلەکە. بۆیە دەستی کرد بە خولانەوە و خولانەوەی بەتوندی تا دەیتوانی لە پڕ بزوێنەرەکە دەستی پێکرد و بەهێز دەسۆڕایەوە. پێشەوەی شۆفێرەکە بتوانێت کاردانەوەی هەبێ، ئاسنەکە سۆڕایەوە و بەردەموچاوی کەوت و چەناگی شکاند. بەداخەوە برینەکەی ئەوەندە سەخت بوو کە بووە هۆی گیان لە دەستدانی. ئەم پیاوە ناوی بایڕۆن کارتەر بوو. خاوەنی کۆمپانیایەکی ئۆتۆمبیل بووە و مردنی بەم شێوەیە کاریگەری لەسەر زۆرێک لە هاوڕەکانی هەبووە. لە نێویاندا هاوڕەیەکی کە ناوی هێنری لیلاند هێنری بوو. ئەمە دامەزنیدەری کۆمپانیای ناسراوی کادیلاک هێنری لیلاند بوو. زۆر دڵتەنگ و ناڕەحەت بوو لە شێوازی مردنی هاوڕێکی و سوێندی خوارد کە ڕێیەکی نوێ دادەهێنێت بۆ بەڕێوەبردنی بزوێنەری ئۆتۆمبیل بەبێ بەکارهێنانی ئەم ئاسنە. لە کۆتاییدا دوای چەندین تاقیکردنەوە و هەوڵدان لە ساڵی 1970ەکان بڕیاریاندا کە یەکەم ئۆتۆمبیل دادەهێنن کە بزوێنەرەکەی بە چەوری کڕانک خۆی کار دەکات. ئەم ئۆتۆمبیلە کادیلاک مۆدیل سی بوو، بە بەهێزترین و باشترین ئۆتۆمبیل دادەنرا کە لەو ساڵەدا دەرکەوت بێت و خواست لەسەری شێتانە بوو. تاکە کێشەی ئەم ئۆتۆمبیلە ئەوە بوو دەنگی بزوێنەرەکەی زۆر بەرز بوو. هۆکارەکەی بەهێزی و خێرایی پەستانی پستۆنەرەکانی بزوێنەر بوو لەسەر تێکەڵەی ڕۆنەکە و هەوای ناوەوەی ناچینە ناو ڕوونکردنەوەیەکی وردەوە. بەڵام بەهۆی هێزیم بزوێنەرە خەریکی پاڵەپەستوی ڕۆنەکە بوو بە خێرایی. ئەمەش ئاگرکردنەوە و تەقینەوە یان پرشنگی بچووک بە شێوەیەکی ناڕێک دروست دەکرد. ئەمەش دەبووە هۆی دەنگی لێدانی بزوێنەرەکە و بە کێشەیەکی گەورە دادەنرێت. کێشەکە تەنها کێشەی دەنگ نەبوو، ئەم شێوازە پێشتر کێشەی لە بزوێنەردا دروست دەکرد و کارایەکەی زۆر تێکدەدا. باشە چارەسەر چییە؟ چۆن دەتوانین دەستکاری بزوێنەر بکەین بۆ چاکردنی ئەم شتە؟ دوای لێکۆڵینەوە لە بابەتەکە بۆیان دەرکەوت کە چارەسەرەکی بەوە نابێت کە بزوێنەرەکە بگۆڕێت. چارەسەری بە گۆڕینی ڕۆنەکە دەبێت. پێویستیان بە دروستکردنی ڕۆن هەیە کە بەرگەی ئاسی بەرزی فشار بگرێت. کۆمپانیای جەنەرال مۆتۆرز کە گەورەترین کۆمپانیای ئۆتۆمبیلی ئەمریکی بوو ئێستا شەروایە. زۆربەی ئەو بڕاندانی ئۆتۆمبیلی ئەمریکی کە دەیان ناسیت هی ئەم کۆمپانیایەن. ئەم کۆمپانیایە بە ناوی جەنەرال مۆتۆرز ڕێک داهێنەرێکە و لە ناوی کیمیاکارێکەوە ناوی لێنراوە. کاریان دەکرد بۆ پەرەپێدانی نەوتی ئاسایی و واکردنی بەرگەی فشاری زیاتر، واتە دروستبوونی ئاوێتەیەکی نوێی نەوت کە چارەسەری کێشەکە بکات. کیمیاگەرەکە لە ماوەیەکی دیاریکراودا ئەو مادانی تاقی کردوێتەوە کە خەیاڵت بۆی دەچێت. ئەو خەریکی تێکەڵکردنی نەوت، ئەلەمونیۆم، ترشی ئەستیک، چەندە مادەی تر کە بەداخەوە زۆربەی ئەو کەرەستانی کە تاقی کردەوە کاریان نەکرد. لە ئەنجامدا کێشەی لێدانی بزوێنەر چارەسەر نەبوو. بەڵام دواتر بەکارهێنانی یەکێک لەو مادانی کە پێشتر بەکاری هێنابوو کێشەکەی چارەسەر کرد. باشە ئەم مادەیە چییە؟ ئەم مادەیە بریتی بوو لە ئیتەر. کێشەکە ئەوەیە کە نەوت پێویستی بە بڕێکی زۆر پێداویستی بوو بۆ چارەسەرکردنی کێشەی لێدانی بزوێنەر. هەروە ئیثانۆڵیش گرانە، بۆیە دەبێ مادەی دووەم بدۆزرێتەوە و هەرزان بێ و پێویستی بە بڕێکی زۆر نەبێت بۆ دەستکاریکردنی پێکهاتی نەوت. پاشان میدلی مادەیەکی نوێی تاقی کردەوە بە ناوی تەیلەر. ئەم تێکەڵەیەش نایاب بوو بە تەواوی کێشەی لێدانی بزوێنەرەکی چارەسەر کرد. بەڵام ئەم ئاوێتە نوێیە
کێشەیەکی گەورەی هەبوو، ئەویش بۆنەکەی بوو ئەوەندە خراپ بوو بە هیچ شێوەیە بەرگی نەدەگیرە. تەنانەت ئەگەر ئەو کەسەی مادەکەی بەکارهێنا بوو ئەگەر بێت و پۆشاکەکانی بگۆڕیبایە ئەوە هێشتا بۆنەکە لا نەدەچوو، لەبەرەوەی بۆنەکە بە مرۆڤەکەەوە دەلکا، وەک چۆن هاوسەرەکەی بەرگەی بۆنەکەی نەدەگرت تاوەکو کارەکە گەیشتە ئەوەی کە لە ژێر زەمیندا بخەوێ بۆ ماوەی 7 مانگ. بهێنە بەر چاوت کە لە بیرەوەرەکانیدا چی نووسیوە، هەرچەندە مادێ ئابوورینە و دوو هێندە زیادەکات، بەڵام مرۆڤایەتی مەحاڵە بەرگەی بۆنەکەی بگرێت. بۆیە چەند جارێ دووبارە تاقیکردنەوەی ئەنجامدا لە تاقیگەکەی خۆیدا، بەڵام لە کۆتاییدا لە هەمان ساڵدا لە 1921 ئەوە بوو کە چارەسەری دۆزیەوە. ئەو چارەسەرە بوو کە ئەو کاتە باوەڕی پێی هەبوو، ئەو مادەی پێی گەیشت بوو جیاواز بوو. لە سەرەتادا وتمان کە بەکارهێنانی ئیتەر یەکێک بوو لە چارەسەرەکان، بەڵام لەبەرەوەی تێچووکی زۆر بوو پێویستیشی بە بڕێکی زۆر بوو، بۆیە نەگونجاو ئەو بیرۆکەی سەرکەوتوو نەبوو. بەڵام کاتی ئیتەر و سرکە تێکەڵ کرابوون توانی ئاوێتەیەک دروست بکە کە نەوت دروست دەکا کە بەرگەی فشاری بەرز دەگرێت و کێشەی لێدانی بزوێنەری چارەسەر بوو و کێشەی لێدانی بزوێنەری چارەسەر کرد. لە هەمان کاتدا هەرزان و بەردەست بوو و هیچ بۆنێکشی نەبوو. بیێنە بەرچاود ئەو بڕەپارەی کە بەدەستی دەهێنێت چەندە لە بەرامبەر ئەم داهێنانە. ئەو بڕەپارەی بەدەستی دەهێنا بە بەهای ئەمڕۆ دەیکردە 3 ملیار دۆلار بەهۆی داهێنانەکەی و دۆزینەوە نوێیەکەیەوە. کۆمەڵگەی کیمیاکارانی ئەمریکی بڕیانیاندا خەڵاتی نیکلزی پێ ببەخشن کە بە خەڵاتێکی زانستی بەناوبانگ دادەنرێت و داوایان لێکرد لە وتاردا دەربکەوێت کە تێیدا باسی دۆزینەوە نوێیەکەی بکات. بەڵام ئەم کیمیاگەرە ئەم داوایی ڕەت کردەوە. دوای ماوەیەک باسی هۆکاری ڕەتکردنەوەی دەکەین. گرنگەوەیە کە لە دوای ئەم داهێنانە کۆمپانیایەکی نوێ دامەزرا و ناوی کۆمپانیاکەیان نا ئیتەر، بەڵام ئەمەیان بە تەواوی پشتگوێ خست. ئێستا با باسێکی ئاوێتەکە بکەین. ئەم ئاوێتەیە لە بنەڕەتدا زۆرترین ڕێژی سرکەی تێدا بوو، نەک ئیتەر، و لەبەر ئەوەی دەیانزانی کە بەکارهێنانی سرکە بانگەشەیەکی نەرێنیان بۆ دەکات، بۆیە هەموو بە بازاڕکردیان بۆ کۆمپانیاکە و بۆ ئەم ئاوێتە نەوتیە نوێیەیان بەوە ناساندبوو کە ئیتەری تێدایە. باسی ئەو سرکەیەیان ناکرد کە تێیدا بوو. کۆمپانیاکە دوای ئەمە دەرەنجامی هاوکاری نێوان چەند کۆمپانیایەکی ئۆتۆمبیل بوو کە لەلایەن کۆمپانیا جەنەرال مۆتۆرزەوە سەرۆکایەتی دەکرا کە لەگەڵ کۆمپانیا زەبەلاحەکانی نەوت بوو. ئامانجی کۆمپانیاکە بە سادەیی بە بازاڕکردن و فرۆشتنی ئەم پێکاتە نەوتیە نوێیە و مۆدێرترینە بوو کە کێشەی ڕێگاکانی بزوێنەری چارەسەر دەکرد و سوتەمەنی بە ئۆتۆمبیلەکان دەبەخشێت و کە کوالێتیەکی زۆر بەرزتر دەبێت لە هەموو ڕکابەرێکی تر. شۆفێر ڕزگاری دەبێت لە کێشە لێدانی بزوێنەر، ڕزگاری دەبێت لە دەنگی بێزارکەر و وا دەکا بزوێنەرەکە بە تەواوی هێزی خۆی بەکار بێنێت بەبێ هیچ کێشەیەک. هەروەک چۆن کیمیاگەرەکە و هاوخاوەنەکانی پێشبینیان دەکرد خواست لەسەر پێکاتی بنزینی نوێیان شێتانە بێت بۆ ئەوەی کۆمپانیایەک لەگەڵ ئەم داواکاریەدا بەردەوام بێت. پێویستی بە دروستکردنی کاریەکی گەورەی کیمیایی بوو لە نیوجەرسی، بەڵام پێی دەچوو بەدبەختیەکانی ئەم داهێنانە نوێیە تەنها لە ماوەی 2 مانگدا دەربکەون. دەیان کرێکار کە لەم کارگەیەدا کاریان دەکرد بوونە قوربانی ژەهراوی بوونی سرکە و 5 کەسیان گیانیان لەدەستدا. پێی دەچوو تێڕوانینێکی نەرێنی بۆ ئەم ئاوێتە نوێیە نەوتیە لەناو خەڵکدا دروست بوو بێت. تەنانەت پێش ئەم ڕووداوانی کارگەکە کە کۆمپانیاکە دروست بوو، زۆرێک لە توێژەران و زانایان لە زانکۆ و دامەزراوە بەناوبانگەکان دەستیان کرد بە دژایەتیکردنی ئەم ئاوێتە نوێیە و بە خەڵک و حکوومەتیان دەوت ئەم ئاوێتە نەوتیە نوێیە ترسناکە و ژەهراویە بۆیە ئاگدار بن. بەڵام کاریایی ئەم کۆمەڵگە نەوتیە نوێیە ڕێگەی بە خەڵکدا چێژ لەم هۆشداریە وەربگرن. کۆمپانیاکان و تەنانەت حکومەتیش دڵخۆش بوون بۆ قازانجەی کە وەک باران دەستی کرد بە بارین بەسەریاندا. کەس زۆر نیگەران نەبوو کاتێ پێکاتەکە پێوی دیار بوو یەکەم قوربانیەکانی وا دەچنێتەوە، بۆیە کۆمپانیاکە بەرەنگاری ئەو تێڕوانینە نەرێنیە بووەوە. ئەم کیمیاگەرە خۆی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و تێکەڵەیەک لە مادەنوێیەکیان هێنا و دەستی کرد بە هەڵمژینی. خولێکێکی تەواو لە بەردەمیاندا بوو، وا خۆی نیشان دەدا کە دەتوانێت ڕۆژانە ئەم شتە بکات بەبێ ئەوەی ئازاری پێ بکات. بەڵام لە ڕاستیدا کیمیاگەرەکە زیانەکانی ئەم پێکهاتەیی دەزانی. هەر ئەمەش بوو کەوای لێکرد هەر وتارێکی گشتی ڕەت بکاتەوە کە تێیدا باسی و پێکاتە نەوتیە یان ئەو ئاوێتە نوێیە بکات لەگەڵ ئەوەی خەڵاتێکی گەورەی زانستیشی پێبەخشرا. بەڵام دەیزانی ئەگەر هەر زانایەک یان توێژەرێک پرسیاری لێ بکات دەربارەی پێشەنگی ئاوێتەکە و مەترسی ژەهراوی بوون لێی، ئەوە ناتوانێت وەڵامی بداتەوە. من مەترسیە مادێ دەزانم، چونکە هەر لە سەرەتای تاقیکردنەوەکانی لەسەرم ئاوێتەیە بەرکەوتی ژەهراوی بوونی سرکە هەبووە. نزیکی ساڵێکی تەواو تێپەڕی لە ساڵی 1923
دوای تاقیکردنەوەکانی ساڵێکی تەواوی لە فلۆریدیا بەسەر بردووە. لەم ساڵەدا مۆڵەتی وەرگرتە بوو بۆ ئەوەی چارەسەری خۆی بکات، چونکە نەخۆش کەوتبوو تووشی ژەهراوی بوونی سرکە بوو. بۆیە بیهێنە بەرچاوت ئەو تەماحەی کەوا لە کەسێک دەکات کە بڕیارە ببێت بە زانایەک و مادەیەکی مەترسیداری بەم شێوەیە بڵاو دەکاتەوە، بەڵام لەبەرەوەی خۆی دەوڵەمەند دەکات خۆی نزیک نابێتەوە لێ بۆ ئەوەی نەبێتە قوربانی داهێنانەکە. هەر بۆیە ئامادە نەبوو کە ئەم ئاوێتەیە هەڵمژێ لە بەرچاوی ئامادەبووان و لە بەرچاوی خەڵک لە کۆنفرانسەکەدا، چونکە دەیزانی ژەهراوی دەبێ، بەڵام مادەکە کەم بوو. هەڵمژینی بۆ خولەکێ بەز نابێ بۆ ئەوەی زیانێکی هەمیشەی پێبگەێنێت یاخود بیکوژێ. زۆر ژەهراوی و مەترسیدارە بۆ بوونەوەرە زیندوەکان. کاتێ دەچێتە ناولەشەوە لە ئێسکەکاندا گیر دەخوات، تێیدا هەڵدەگیرێت، دەتوانێت بۆ دەیان ساڵ بمێنێتەوە و ژەهراوی دەکات، مێشک تووشی ژەهراوی بوونەکە دەبێت. هەروەها نیشانەکانی بریتین لەسەر ئێشەی هەمیشەیی و لە دەستدانی بیرەوەری. یەکێک لە زیانەکانی تری ژەهراوی بوونەکە ئەوەیە منداڵان بە تایبەتی تووشی ژەهراوی بوونی سرکە دەبن. لە تەمەنی گەنجیەوە سرکە دەبێتەوەی کەمبوونەوەی تەرکیز و ئاسی زیرەکیان. هەروەها دەست دەکات بە دروستبوونی کێشەی خاو لە فێربوون و ڕەفتار. کێشەکە لەوەدایە کە سەدان ساڵە مەترسیەکانی سرکە ناسراوە و زانا و توێژەران ئەم شتە بە یەکێک لەو بنەما و بابەتانە دەزانن کە تێیدا سرکە مادەیەکی ژەهراوی و مەترسیدارە. هیچ سوودێکی نییە کە تێکی بدەین لە شتێکدا کە ڕۆژانە بەکاری دێنین، لەگەڵەوەشدا لە شتێکدا کە گازی لە هەموو شوێنێکدا دەردەدات، وەکو نەوت. وەک لە ساتەوەختی دەرکەوتنی ئەم ئاوێتەیە وتمان، زۆرێک لە زانا و توێژەران هۆشداری دەدەن، بەڵام هێزکوا لەگەڵ ئەو کەسی کە پارەی هەیە. کۆمپانیاکانی ئۆتۆمبیل و نەوت کە بەهێزترین کۆمپانیای جیهانن کانیەکی نوێی زێڕیان دۆزیوەتەوە. ئەمەش مەحاڵە کە ئەوان بتوانن وازی لێبێنن و لەم کۆمپانیایانەدا زانە و توێژەریان بەکرێگرت بۆ ئەوەی نیشتەجێ بن. توێژینەوەکان کە پشگیری لە بەکارهێنانی ئاوێتە نوێیەکی نەوت دەکەن، ئەم توێژینەوەیە وەڵامی ئەو بوو بۆ بابەتەکە. سرکە ژەهراوی و مەترسیدارە، بڕی بەکارهێنراو لە ئاوێتی نوێدا کەم و زیانێکی زۆر ناگەێنێ. ئەوان لە توێژینەوەکانیاندا نووسیوانە دوای ئەوەی سرکە لە بنەڕەتدا مادەیەکی سروشتی بووە کە لە زەویدا هەبووە. ئەم ئاوێتە نوێی کاریگەریەکی بەرچاوی نابێت لەسەر ئاستی سرکە لە کەشوهەوادا و ئەم مشتومڕ و گفتوگوێ دەیان ساڵە بەردەوامە. باشە با پرسیارێ بکەین کێ لە پشت زەیتی سرکەدایە؟ ئەم نەوتە لە هەموو جیهاندا بڵاو بووە، هەموو وڵاتان بەکاری دێنن. خەڵک نیگەران بوون لەو بابەتە، داوای قەدەغەکردنی ئەم نەوتەیان کرد، بەڵام سەرۆکی کۆمپانیای نەوتی ستانداردی ئەمریکی فرانک هاوەرد لەو کاتەدا وتی هەز ناکەین کە دادپەروەرانە واز لە دیارەیەک بێنین کە بۆ پیشەسازیەکەمان لە ئاسمانەوە هاتووە. بۆچی دەبێ وازی لێبێنین بە پشتبەستن بەو ئەگەرەی کە زیانێکی کەم هەیە کە دەتوانێت لێی دەرچێت؟ مەحاڵە ئێمە مەسەلەکە یەکلایی بکەینەوە. بێگومان ئەگەر کۆمپانیا نەوتیەکان بیانەوە شتێ بەدەست بهێنرێت ئەوە بەدی دێت، چونکە نەوت پارێ و پارەش دەسەڵاتە. کۆمپانیا نەوتیەکان نەوتی سرکەیان دەویست، بۆیە نەوتی سرکە بڵاو بۆوە لە هەموو گۆشەیەکی زەوی. وەکو وتمان دەیان ساڵە مشتومڕ لەسەر ئەم زۆرە نەوتە بەردەوامە. کەمپێکی زانایان دەڵێن ئاسی سرکە لە جیهاندا ئاساییە، هەروەها نەوت کاریگەری لەسەر ئەوان نییە. وە کەمپی بەرامبەری زانایان دەڵێن نەخێر ئاسی سرکە بە شێوەیەکی ترسناک بەرز دەبێتەوە و دەبێت ئەم شتانە بهێنین کە ئێوە بەکاری دەهێنن، بە تایبەت ئەم زەیتە. یەکێک لە زانە بەناوبانگەکان کە چەندین تاقیکردنەوەی لەسەر ئاسی سرکە ئەنجام داوە، زانایەک بوو بە ناوی کلێر پاتەرسن. ئەمەش نمونە لە مۆمیا کۆنەکانی کەسانێک کە هەزاران ساڵ لەمەوو بەرژیاون. مۆمیاکانی میسر و مۆمیاکانی مەکسیک و ئاسی سرکیان لە ئێسکی مۆمیانەدا بەراورد کردووە بە ئاسی سرکە کە لە ئێسکی خەڵکی ئەمریکادا هەیە. پێشبینی ئەکرا ئاسی سرکە لە ئێسکی ئەو کەسانی کە بەم دواییە گیانیان لەدەستداوە دەتوانێت 100 هێندە زیاتر بێ لە ئاسی سرکە کە لە ئێسکی مۆمیادا هەیە. بەڵام ئەنجامەکەی شۆک بوو، ئاسی سرکە 1000 جار زیاتر بوو. بۆیە بیهێنە بەرچاوت قەبارەی و کاریگەری کە پیشەسازی ئۆتۆمبیلە مۆدێرنەکان کە ئەم مادە ژەهراویە بەکاردێنن. کاریگەری سرکە لەسەر ئاسی زیرەکی مرۆڤ بە تایبەتی زۆر ترسناک بوو. ئەمڕۆ ڕەنگە زیرەکی و تەرکیزت کەمتر بێ، بەڵام بەهۆی ئەم نەوتی کام کیمیاگەرە داهێناوە توێژینەوەکان دەریان خستووە کە ئەو منداڵانی ئاسی سروشتیان لە ئاسی سرکەیان زیاترە، ئەگەری توشبوونیان بە سرکە زۆر زیاترە. لە خوێندن شکست دەێنن. لێکۆڵینەوەکان باز لەوە دەکەن کە ژەهراوی بوون بە سرکە بەرپرسە لە 180 کەم ئەندامیەکان. پەروەردەیی لە سەرانسەری جیهان لەم دوو توێژینەوەیەدا باز لەوە دەکات کە بەگشتی ژەهراوی بوونی سرکە بەرپرسە لە لەدەستدانی زیاتر لە 80 ملیۆن خاڵی زیرەکی لەسەر پێوەری زیرەکی مێشک. لە توێژینەوەیەکدا کە باسی لەوە دەکرد لە چەند وڵاتێکدا جیاوازی لە نێوان ڕێژەی تاوان و ژەهراوی بوونی سرکە هەیە. ئەم شتەش ئەگەر بیری لێ بکەیتەوە زۆر لۆژیکیە.
ئەزانی بۆچی؟ چونکە ئەگەر ڕێژەی زیرەکی بەگشتی کەم بێتەوە ئەوە بە دڵنیاییەوە ڕێژەی تاوان بەرز دەبێتەوە. بێگومان هەموو تاوانەکان هۆکارێکی بۆ ژەهراوی بوونی سرکە ناگەڕێتەوە، بەڵام ڕوونە کە پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوانیاندا هەیە، زیرەکی و تاوان و ئەوانی تر. با بزانین ئەو مردنە ڕاستەوخۆیانە چین کە بەهۆی ژەهراوی بوونی سرکە ڕوودەدەن. لێکۆڵینەوەکان ئەوە مەزەندە دەکەن کە لە ماوەی سەدەی ڕابردوودا ژەهراوی بوونی سرکە بۆتە هۆی مردنی 80 کەس. زۆربەی توشبۆکان لە سەرانسەری جیهاندا بەهۆی نەخۆشیەکانی دڵ و ڕەقبوونی خوێنبەرەکان و بەهۆی ئەم زۆرە ژەهراوی بوونە گیانیان لەدەستداوە. کەواتە بیەنە بەرچاوت هەموو ئەم بەڵایانە لە ئاستی نزمی زیرەکی مرۆڤ تا مردنی دەیان ملیۆن کەس، هەموو ئەمانش بەهۆی دەرمان و داهێنانی ئەم کیمیاگەرە بوو لەسەر ئاوێتە نەوتیەکە. هەرچەندە ئەو دەیزانی کە ڕادی ئەو زیانانە چەندە کە بەر مرۆڤایەتی دەکەوێت. لە ساڵی 1940 کە تەمەنی مادیکلی بووە 51 ساڵ، مادیکلی ئەو کیمیاگەرە بوو کە ئەم داهێنانی دۆزیەوە. لە کاتێکە کە تەمەنی بووە 51 ساڵ تووشی ئیفلیجی منداڵان بوو، بۆیە لە ڕووی جەستەیەوە کە مەندان بوو بە سەختی دەیتوانی بجۆڵێ بۆ ئەوەی لە جێگاکەی هەستێتەوە جێگایەکی میکانیکی داهێنا بە کۆڵی و پەت بۆ ئەوەی بتوانی بەرزی بکەیتەوە و ئاسانتر لە شوێنی خۆی هەستێتەوە. بەڵام لە ساڵی 1944 کە خەریکی بەکارهێنانی جێگاکەی بوو، جوڵەیەکی هەڵەی کرد، پەتەکە لە ملی ئاڵا و بووە هۆی خنکاندنی و تاو کاتی خۆی خنکاند. داهێنەری وێرانکەری ڕۆنی ئیتری سرکە مرد کە وڵاتانی جیهان لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە دەستیان کرد بە ئامادەکردنی. جەزائیر دوایین وڵات بوو کە ساڵی ڕابردوو بەشداری کردواتە ساڵی 2021. شتێکی ترسناکە کاتێ مرۆڤ بیری لێ دەکاتەوە کە ڕادیە و کارە ساتانی کە مرۆڤێک یان کۆمەڵەیەکی بچووکی خەڵک تووشی زیان دەبن چەندە لەگەڵ و پێشکەوتنی کە ئەمڕۆ زانست پێی گەیشتووە. و لە هەمووی ترسناکتر ئەوەیە کە وڵاتان و حکوومەت و کۆمپانیا زەبەلاحەکان هەمویان پشتگوێی کارەساتێکی گەورە و ڕوندەکەنەوە. بۆ شێوە هاتینە کۆتایی ڤیدۆکەمان. هیوادارم ڤیدۆکەمانتان بەدڵ بوو بێت. ئەگەر هاتوو ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدۆکە بکەن و پشگیرێک بۆ ئێمە، و ئەگەر بینەرێکی نوێن سەبسکرایبی کەناڵەکە بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکە چالاک بکەن. تاوەکو ڤیدۆیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم و خواتان لەگەڵ.